دەتانەوێت من وەکو پەیژە بەکاربێن لە ڕێگەی ڕۆژنامەکەی منەوە ئابڕووی بەرن؟ بیبییان چی بووە خۆ خواردۆتەوە؟ شانووی کۆگای ژمارە 4 بیرۆکەکەی نزیکی 6 ساڵ پێش ئێستا سەرچاوی گر لەسەرەوە دۆخەی کە بە تایبەت کۆمەڵگەی کوردی پێاتەیە پەڕێت لە دۆخی سیاسیەوە و لەناو ئەو دۆخە سیاسیەش ئەو ململانەی کە دروسە بێ لە نێوان ڕۆژنامەنووس و دەسەڵاتە چۆن دەسەڵاتێک هەیە هەمیشە لە پێناو خۆی خەریکە هەر شتێکەوێت هەر ڕێگەیەکەوێ ئیگرێتە بەر بەڵام کاتێک کەسێکی بەمەدە کەسێکە بیرکردنەوە تێڕوانینی جیاوازە بە تایبەت کاتێک ڕۆژنامەنووسێک لە ناو چوارچێوەی کاری کە هەیەی دەست بۆ کۆمەڵک فایل و کۆمەڵە دۆخە باکە لەگەڵ بیرکردنەوە و ئایدیای ئەو دەسەڵاتە ناگونجێت ڕوبەڕووی وەستنەوە لە ناویە بن تاکەشێکە گۆڕانکاری بەسەرات بێ خۆشەویستی منە بۆ تۆ تێگەیشتم بەڕاستی منی مردن و شەیگوندیم ئەمەشم خستۆتە سەر حسابەکە ڕاستەکە هەمیشە حەزم لەو دەقانە بۆ کاری تیا بکەم لەسەر شانەوە لە بەردەم کامێرا بۆ فیلم و دراماکان کە برینی کۆمەلگاکەم بێت ینی ئازارەکان وە بینەر خۆی تیا ببینێتەوە کارکتەری باوەزی شێکێک بوو لەوانەی کە بەڕاستی ڕایکێشان بۆ لای خۆی و هەستمەکرد بینەر خۆی تیا بینێتەوە و سپاس بخوا کە ڕۆژانی نمایش لە کاتی دەستخۆشیە ینی هەستمە کرد کە بینەران ئاسوودەن بۆ ڕۆڵی کە بەرجەستەی ئەەکەم کێ خوای یاتێک کچێکی جوانی وەکو من بەڕێوەبەری بێت بابێ بۆ لای من شەرمی پێ ناوێ بابێ بەخێر بێ هەر ساتە تاوێ چیرۆکی شانۆنامەکەمان باسی ئایلێکی دەوڵەمەنەکات کە چۆن دەسەڵات زاڵ بۆ بەسەریانە و چۆن لەگەڵ خۆیانە میلەتێکیان داغان و وێران کردو و لەژێر ئەم چەساوی و لەژێر کاریگەریەکانی دەسەڵات و لەژێر کاریگەری کۆمەڵێک کەسا چۆن کۆمەڵە کەسانێکی تر کە بێ ئاگان لەم وەسعا بەڵام تێوە ئەگلێن بەبێ ئاگەی خۆیان زۆر جێگەی دڵخۆشێ بۆ من کە لەم کاتای ئەم مایشاکن کە لە ماوەی داهاتووە کاتی دەنگدانە. چەندین ڕۆژنامە نووسمانەیە بوون بە قوربانی وە لە دوای ڕاپەڕنیش لە بەکرعەلیەوە هەتاوەکو ئێستا چەندین قوربانیمان هەیە لەو بارە من تەنها وێسم 1 ساتە وەختی زۆر کەم لەو دۆخەی کە ئەو ئینسانە پێاتەیە پەڕێبێ بە قوربانی لە پێناوبیر و باوەڕەکانی پیشانی بم بە چ دۆخێک کاتەیە پەڕێت و تووشی چ بارودۆخێکە بێت.